پیرۆزبایی لەسەر جەم خوێندکارانەکەم بەگشتی بە تایبەتی خوێندکارانی خاوەن پێداویستی تایبەت. ئێمە وەک وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی پەیمانگامان هەیە بۆ نابیستان، نابینایان، هەروەها ئەوانەی کە بیرکۆڵن. ئەمڕۆ ئێمە دەستپێکی ساڵی خوێندنمان لە پەیمانگای هیوای نایبیستان دەست پێ کرد. خۆشبەختانە بۆ ئەم ساڵی خوێندن 171 خوێندکارمان هەیە. وانەکانیان منهەجیان وەک وەزارەتی پەروەردە ئەڕوا بەڕێوە، ساڵانە ڕێژەیەکی باش لە خوێندکارەکانی ئێمە نمرەی بەرز بەدەستێنن ئەچنە کۆلێژ و پەیمانگاکان، کە ئەمە بە هەوڵ و ماندووبوونی بەڕێوەبەر و مامۆستاکانی ئێمەن کە توانیویانە ئەم ئەرکە قورسە بەڕێوە بەرن. پێش هاتنی ئێمە ساڵی خوێندن بەداخەوە لە پەیمانگاکان مانگی 11 دەستی پێکردووە. 3 ساڵە لەگەڵ دەستپێکردنی خوێندن لە خوێندنگاکانی وەزارەتی پەروەردە ئێمەش دەستمان کردووە بە خوێندن و دڵنیای کە سوکاریانەکەینەوە کە ئێمە هەموو تواناکانی خۆمانە خەینە گەڕ بۆی لە پرۆسەی پەروەردە و فێرکردن دوانەکەون و ئەمە ئەرکی ئێمەیە کە ئەم مناڵانە وەک هەر مناڵێکی ئاسایی پەرە بە خوێندن بن. ئێمە خوێندن و پەروەردە پەرە پێبین لە ناو پەیمانگاکانی خۆمانە.